ئێمە وەک خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بە سەرپەرشتی مامۆستا ئاشلی بارلوو کە خۆی بەریتانیا چەند ساڵێکە هاتووتە زانکۆکەمان بۆ زیندووکردنەوەی ئەو یاریە وەکو کللتورێک یاری ئور کە مێژوەی گەڕێتەوە بۆ 4500 بۆ 5000 ساڵ پێش زین کە پاشایەک بەدەستی خۆی لەسەر دارێک کێشاوێتی کە لە بێزاریە ئەو یاری کێشاوە بۆ ئەوەی شتێک بکات لەم بێزاری نەزاتی بێ ئێستا ئەم یاریە تازە کراوەتەوە هەروەها یاریەکیش نییە بڵێ تەنها بۆ چینێکی باڵای کۆمەلگا بێت هەموو چینەکان دەتوانن بیکەن. یارەکە دەگەڕێتەوە بۆ 4500 بۆ 5000 ساڵ پێش ئێستا هەر پارچە و لە شوێنێک هاتۆ لەو سەردەمەدا بەردە شینەکان لە ئەفغانستانەوە هاتۆ بەردە سوورەکەش لە هیندستانەوە بەردە ڕەشەکەش وە لە عێراقەوە یاریەکە پێی دە لە 4 دایسی لەو شێوەیە هەر دایسە یعنی یەک لایەن ڕەنکراوە تەنیا یەک دانیان دوو لای ڕەنکراوە ئەوانە هەڵدەدەی و حەوت بەڕیش بەکاردێ بۆ کردنی یاریەکە. راستی اف چالکی ام خوازن وقت به شوق بده کو اف تشتی کو العفرین تن چیکرن اف تنقیب سر شنواری سر موقع اثری تی چیکرن ام خوازن دنگ بگنی دنیا منظمات دوالی مدان بر هفته مقارنه که نافبری چند دا گلین عفرینه و چند دا داگرکریا ترک و اف چتین گریدایی و چند دا مه چاوا بی و چند دا دولت ترک و اف چتین گریدایی وی چاوایه زیرتری سوجیه دیروکی و شنواری ما دوکومنت کریه. I think this year is very interesting because we see a lot of electromobility over here. Compared to previous years that I've been here, we had lots of tuning cars and stuff. This year is it's more like an Apple exhibition, so it's very stylish, and we see a lot of digital screens. This year it's about autonomous driving and e-vehicles like it has been last time. So it's not that I'm not happy about the vehicles, but I think it's too focused and oriented on this eco-friendly type of vehicles. I would prefer to see